بسم الله الرحمن الرحيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على المبعوث رحمة للعالمين وعلى آله وصحبه أجمعين. اللهم طهر قلوبنا من الشبهات والشهوات وأعمالنا من الرياء يا رب العالمين. مسلمانانی بەڕێز و سەنگین خۆشحاڵ و بەختەوەرین بە خزمەتتان دەگەین بۆ دڵسۆزی و ئامۆژگاریمان سەبارەت بە بۆنەیەکی کە هاتیتە نێو جەماوەر و خەڵکەکەی ئێمەش بەداخەوە کە ئی مسلمانان نییە. ئەویش پێی دەگوترێ لە 14ی مانگی دووی هەموو ساڵێکی دەکرێتن کە پێی دەگوترێ بەناو جێژنی ڤالانتاین و یان خۆشەویستی، کە ئەوەیان دەمانەوێ ئامۆژگاریتان بکەین و لە چەندین ساڵی ڕابردوومان پێش زیندانیش نامیلکەمان لەسەر نووسی و چاپیش کرا و بڵاویش کراوە و لە زیندانیش لە نوێوە هەندێک شتی ترمان لەسەر نووسی و ئێستاش کورتە ئامۆژگاریەکی چەند خولەکێکی دەمانەوێ پێتان ڕابگەینین وەکو ئەداکردنی ئەرکی سەرشانمان. بەڕێزان و خۆشەویستان، ئەو 14ی مانگی دووی هەر ساڵێکی کەوا دێ ئەوە ڕاستە بەناو جێژنە و بۆنەیە کە بەس ئی مسلمانان نییە، جێژنی ڕۆمانی نەفامی و جەهالەتی پێشترە کەوا بەردەوام کردیتیان و ڕوویدایە لە ساڵی 270 زاینی مانگی دوو ڕۆژی 14 کەوا ئەو قەشەی بەناو ڤەڵانتاین لە سێدارە درا. ئەلەو کاتیەوە ئەوە بڕیار دراو و لە پاشان پەرەی پێدرا و هەموو هێز و لایەن و خەڵکە کافر و بێبڕوایەکان لە ئەمریکیەکان و ئەوروپیەکان پەرەیان پێدا و لە ناویان پەرەیستاند و ساڵانە دەیکەنەوە ئەو یادوبۆنەیە پەنا بە ئەڵڵا تەعالای شتی زۆر نەشیا و نالەباری نامرۆڤانەشی تێدا دەکرێت سەرەڕای ئەوەی کەوا حەرامە و گوناهیشە و تاوانیشە. تەنانەت لە ئەمریکیەکان و ئەوروپیەکانیش ساڵانە لە قوتابخانە و خوێندنگا و دانیشتگە و زانکۆکانیشیان قوتابیەکان و خوێندکارەکانیان وا لێ دەکەن کەوا شتی زۆر نەشیا و لەگەر یەکتر بەو بۆنەیەوە بگۆڕنەوە و بیکەن، تەنانەت تا دەگاتە کارە پەنا بە ئەڵڵا تەعالا سکسیەکانیش و ئەنجامی دەدەن و دەیکەن. ئەو بۆنە ناشیرنە نالەبارە بێشەرعیە هاتیتە ناو ئێمەش، پەنا بە ئەڵڵا تەعالا دەبی زۆر لێی هەشیار و ئاگادار بین، لەبەروەی هەر بۆنە و جێژنەک لە ئیسلامدا کە لە قورئانی پیرۆز دانی پێدا نەندرابی و پێغەمبەری دڵسۆز عەلەیهی سەڵات وەسەلام نەیفەرمووبی، ئەوە بە دڵنیاییەوە ڕەتکراوەیە و نابی بۆ ئێمە ببێتە جێژن و بۆنە و یادی بکەینەوە و یانکار و هەڵس و کەوتەکانی چۆن بێبڕوایان دەیکەن ئێمەش ئەنجامی بدەین. لایەنی کەمی دەبێتە حەرام و تاوان و گوناه، لایەنە زۆریەکەی هەندێک خەڵک هەیە پەنا بە ئەڵڵا تەعالا دەیگەینتە ئەوەی کەوا کوفریشی توش دەبی، خوای تەعالا پەنامان بدە. لەبەروەی شەیخ الئیسلام ئیبن تەیمیە ڕەحیمەه الله لە مەجموعی فەتاوا گوتوویەتی، دەفەرمیتن سەبارەت بەو جێژنانەی کەوا هەیە، دەفەرمیتن ئەلئەعیاد من جوملەتی الشەرع، ڕاستی فەرمووە، دەڵێ جێژنەکان بەڕاستی لە کۆی شەریعەت و شەرعەکاندایە والمینهاج والمەناسک و لە مەنهەج و پرۆگرامەکاندایە و ئەو مەنسەکە شەرعی و عیبادەتیانەیە کەوا ئەنجام دەدرێ و دەکرێ کە خوای تەعالا دەربارەیان فەرموویەتی لكل جعلنا منكم شرعة ومنهاجا، لو هر أمة خلقانك ريباز و ريقايك و شريعتك و بروغرامك داندراوة و هيانا، يعني لآياتي ترفرمويتي لكل أمة، لآياتي ترفرمويتي لكل أمة جعلنا منسكا هم ناسكوه، بو هر أمة قليشي براستي منسك و عبادت و ريبازك داندرا عبادت كردن و شريعت دا کەواوان دەیگرنە بەر و ئەنجامی دەدەن. ئیبن تەیمیە ڕەحیمەه الله لە دوای هێنانەوەی ئەو ئایەتانە دەفەرمێ و دەڵێتن كالقبلة والصلاة والصيام فلا فرق بين مشاركتهم في العيد، دەفەرمیتن ئەو مەنسەک و عیبادەتانەی لۆ ئومەتەکان دانراایە وەکو ڕووگە و قیبلە، وەکو نوێژ و سەڵات،
وەکو سیام و ڕۆژوو. ئەو جار دەفەرمێ هیچ جیاوازیەک نییە لە بەشداریکردن لەگەڵ کافرەکان چ لە بۆنە و جێژنەکانی چ لە عیبادەت و پەرستشەکان لەگەریان بەشداربی. ئەو جار لەبەروەی الله تعالى کە حرامی کردیە و جائز نییە و دروست نییە نابێ ئەو بۆنە و جێژنانە بکرێ و ئەنجام بدرێ. و لە پاشان دەفەرمی وبين مشاركتهم في سائر المناهج و بەشداریکردن لە بۆنە و جێژنەکانی هیچ جیاوازیەکی نییە لەوەی کە بەشداربی لە گشت عیبادەت و ڕێبازەکانی وان کەواتە جێژنەش کە بەشدار ببی یان بۆنەکانیان وەک ئەوەی وایە لە عیبادەت و پەرستشەکانی ئەوان ئیکافر و بێبڕوایەکان بەشدار بووی. ئەوجا فإن الموافقة في جميع العيد موافقة في الكفر. بەڕاستی ڕاستی فەرمووە دەفەرمێ ئەگەر ئەتوو لەگەڕوان تێک بکەیەوە وەکووان بکەی لە جێژنەکانیان لە شەعائیر و دروشمەوەکانیان بەڕاستی وەک ئەوەی وایە لە هەموو جێژنەکەیان بەشداربی ئەوە ئەو کاتەی تۆ ڕێککەوتی لەگەریان و وەک ئەوانی لە کوفر و بێبڕواییەکەش. والموافقة في بعض فروعه موافقة في بعض شعب الكفر. دەڵێ و تێککردنەوە و موافق بوونیش لەگەریان لە هەندێک لە بەشەکانی بۆنە و جێژنەکانیان بەڕاستی تێککردنەوە و موافق بوونیانە لە بەشێک و هەندێکی لە کوفریەکەیان. بل الأعياد هي من أخص ما تتميز به الشرائع. بەڵکو جێژنەکان و بۆنەکان لە هەرە تایبەتمەندیەکانی شەریعەتەکانن کە پێلێک جیا دەکرێنەوە. ومن أظهر ما لها من الشعائر لە هەرە شعائر و دروشمە دیارەکانن کە بە دیار دەکەوێ. فالموافقة فيها موافقة في أخص شرائع الكفر وأظهر شعائره. کەواتە تێککردنەوە لە بۆنە و یاد و جێژنەکانی کافران لەگەڵوان و وەکوان بکرێتن ئەوە تێککردنەوەیە بەڕاستی و موافق بوونە لەگەریان لە هەرە تایبەتمەندیەکانی ڕێباز و بەرنامە و شەریعەت و دروشمەکانیان. ولا ريب أن الموافقة في هذا قد تنتهي إلى الكفر في الجملة. هیچ گومانیش لەوەی دانیە موافق بوون و ڕێککەوتن لەگەریان و وەکوان کردن بە کۆی گشتی دەبێتە مایەی کۆتاییەکەی كفر و بەشداربوون لە کوفریان. وأما مبدأها فأقل أحواله أن تكون معصية. جا سەرەتا و دەستپێکەکەشی لایەنە کەمیەکەی ئەگەر لە بەشێکیش لەگەریان بی هەر گوناه و سەرپێچیە. وإلى هذا الاختصاص أشار النبي صلى الله عليه وسلم. لو أو تایبەتمەند کردنەی و تایبەتیەش پێغەمبەری پێشەوا فەرموویەتی عليه الصلاة والسلام إن لكل قوم عيدا وإن هذا عيدنا. فەرمووی هەر گەل و ئومەتێک عید و جێژن و بۆنەیەکی خۆی هەیە ئەوەش جێژن و بۆنەی مەیە. وهذا أقبح من مشاركتهم في لبس الزنار. جا بەشداریکردن لە جێژنەکانیان بەڕاستی دەڵێ ناشرینترە بێ ئابوڕۆیانەترە لە بەشداریکردن لە لەبەرکردنی شمەکەکانی تایبەت بە ئەهلی ذیمەی کە لەبەریان دەکرد و یان ئینەسرانیەکان ونحوه من علاماتهم یان نمونەی ئەو شمەک و شتە تایبەتیەی کە لەبەریشیان دەکرد کە نیشانەی ئەوان بوو کافرەکانی پێوە دەناسراوە. جا لە پاشان رحمه الله لە شوێنێکی تردا گوتوویەتی دەفەرمێتن لا يحل للمسلمين أن يتشبهوا بهم في شيء مما يختص بأعيادهم. دروست نییە و حەڵال نییە بۆ هیچ مسلمانان کە خۆیان بچوێنن بە کافر و بێبڕوایەکان لە هیچ شتێک لەو شتانەی کە لە جێژنەکان تایبەتە بەوانەوە. لا من طعام ولا لباس ولا اغتسال ولا إيقاد نيران. نە لە خواردن و نە لە خواردنەوە و نە لە شمەک و جلوبەرگ و نە لە خۆشوشتن و تەنانەت لە هەڵکردنی ئاگرەکانیش و هەڵگیرساندنی ئاگرەکان ولا تبطيل عادة من معيشة و نابێ بکرێتە عوتڵە و پشوو لەو کاتیەوە وەکو عادەتەن کە مسلمانان تێیدا دەژیان و ژیانی ڕۆژانەی ئاساییان بۆ لەیان بکرێتە عوتڵە و پشوو ئەو عیبادەتین ئەو غەیری ذالکە یان عیبادەت و پەرستشێک یان جگە لەوانەش ئەنجام بدرێ تایبەت بکرێ بەو ڕۆژەیەوە. ولا يحل فعل وليمة
ناکرێ خواردن دروست بکرێ بۆ ئەو ڕۆژانە ولا الإهداء ولا البيع بما يستعان به على ذلك لأجل ذلك و ناکرێ خواردن دروست بکرێ لەو ڕۆژەی هەدیە و دیاری ببەخشرێتەوە بە بۆنەی ئەو ڕۆژەی و لەو ڕۆژەی کڕین و فرۆشتن بکرێ بە شتێکی کە بفتە مایەی کۆمەک و یارمەتیدان بۆ ئەو جێژن و بۆنەیەی تێیدا ئەنجام بدرێ و بەکار بهێندرێتن لە پێناویدا ولا تمكين الصبيان ونحوهم من اللعب وناكري ڕێگا بدرێتن بە منداڵەکانیش کەوا لەو ڕۆژەیدا گەمە و گاڵتەی بکەن کە وەکو ڕۆژێکی جێژن و پشودان و خۆشی نیشانی بدەن ولا ئیظهاری الزینە و جوانکاری و جوانیەکانیش نابی دەربخسترێ کەواتەوە بالجملەتی دەژرێ لە کۆی گشتی لەیس لەهم ئەن یەخصوا ئەعیادەهم بشەیء من شعائرهم نابێ جێژنەکانیشیان تایبەتکەن بە یەکێک لە دروشمەکانی ئەوان بل يكون يوم عيدهم عند المسلمين كسائر الأيام جێژن و بۆنەی کافرەکان لەناو مسلمانان دەبی مسلمانان وەکو ڕۆژەکانی تری ئاسایی تێی بگەن و هیچ گۆڕانکاریەکی نەکەن لە ڕۆژەکەیان لە خۆشی دەربڕین و گەمەکردن تێیدا و خواردن دروستکردن و خۆڕازاندنەوە و هەر شتێکی دی لا يخصه المسلمون بشيء من خصائصهم ئەوەیوان هیچ تایبەتمەندیەک و تایبەتیەکی نییە و پەیوەندیەکی نییە بە مسلمانان بە هیچ نەوعێکی تایبەتمەندیەکانی ئەوان لە مەجموع فتاوای جلدی 25 لاپەڕە 329 وای گوتووە کەواتە کورتە و پوختەی قسان نامانەوێت درێژ بیتەوە لە نووسراوەکەی لە کۆن نووسیمان و ئەوەی لە زیندانیشدا بەڕاستی لەوێ زیاتر و چاکتر و بەڵگەکان و ڕۆنکردنەوەی زۆرمان لەسەری داوە ئامۆژگاریمان ئەوەیە بەڕێزان و خۆشەویستان گەنجەکان تێبگەن و حاڵی بن ئەوە جێژنی ئێمە نییە یەک ڕۆژ دامەنێن بۆ خۆشەویستی لەگەر داکتان لەگەر کەس و کارتان لەگەر دەوروبەرتان تەنانەت ئەو بابەتە خۆشەویستیانەش تەنها بۆت هەیە لەگەر هاوژینی ڕاستەقینەی خۆت کە بە ڕێگای شەرعی مارت بڕیۆتەوە و بوویتە هاوژینت ئەویش خوای تەعالە بڕاندیتەوە بەردەوام دەبی یەکترتان خۆش بێ و ڕەحم و بەزەی و مەوەدە لە نێوانتان بی وەکو خوای تەعالە دەفەرمی ومن آياته أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها وجعل بينكم مودة ورحمة دفرمي لنشانه وقوري كانوا بلغي لسر قوري الله تعالى أويا لخدي إيوا واتلباو كآدم يوا أفرتان وميند هاتكايا الله تعالى بديهنا كدايا حوابو أو جار لباشانا كدفرمي أفرتان ومينا كان بو أويا كهاوجيناتيان لقردكن تاوكو آرام بگرنو ئۆقرە بگرن و دڵ ئارام بن لە گەریان و لە خۆشی و سەکینەت لە گەریان دابژین و ئەڵڵا تەعالە لە نێوان نێرینە و مێینەکان کە ئاوژینایەتی دەکەن ڕەحم و بەزەیی دانایە و سۆز و خۆشەویستی دانایە لە نێوانیاندا خۆشەویستی شەو و ڕۆژە بەردەوامە دەبی زیادی بکەی لە نێوان هاوژینەکان نەک یەک ڕۆژی بۆ دابنێ و ویان لەو ڕۆژەیدا پەنا بەخوای ڕەب العالەمین ئامۆژگاریتان دەکەین واز بینن لەو گوڵە سوورانە نەکەن گوڵێکی بەدەست بگرن و بیدەنە کەسێکی ویان لۆ هاوژینەکەشت بیبێەوە خۆت پێوابی ئەوە ڕۆشن بیرایەتیە نەخێر ئەوە لە مسلمانایەتیت کەم دەکاتەوە لایەنی کەم یەکەیەوە تووشی گوناه و تاوانت دەکا جاری ژوەیە سەر دەچێشی بۆ کوفریش پەنا بەخوای ڕەب العالەمین وەکو ئیبن تەیمیە زۆر بە جوانی ڕەحیمەه الله ڕۆنی کردەوە و باقی زانایانی تریشوە دەڵێن ئەو جار لە پاشان لەو ڕۆژەیدا هیچ گۆڕانکاریەک با بەسەر ژیانت دانێ یان نامە و نامەگۆڕینەوە یان لە ڕێگای ئینتەرنێتەوە پەنا بەخوای ڕەب العالەمین ئەو کاتەی شیعار و دروشمەکانی وان بگۆترێتەوە و یان پیشان بدرێ و یان بڵاو بکرێتەوە و یان شتەکە نامەیەکی وە بۆ کەسێکی بنێری یان بۆ هاوژینەکەت بنێری پەنا بەخوای ئەو کوڕانەش کەوا عشقیان توش بووە ئەو لەگەر کچەکان پەنا بەخوای وازی لێبینن لە پێناو ئەڵڵا تەعالای ڕێگایەکەتان بێ شەرعیە بە ڕێگای شەرعی هەڕوو نەداخوازی ئافرەتەکان و شەرعیانە هاوژینایەتیان لەگەڕ بکەن ئەوە ناموسپارێزیە ئەو کاتی ژیانتان گەر موسڵمانن بە هاوژینایەتی شەرعی رازینە بە شەرعی ئەنجامی بدەن و هەنگاوەکانتان بە گوێرەی شەریعەتی ئیسلامبی بە دڵنیاییەوە ژیانتان بەختەوەر دەبی و لە خۆشی دادەژین بە ئومێدی ئەوەی ئامۆژگاریەکانمان
و دڵسۆزیەکەمان لێمان وەربگرن و تووشی تاوان و گوناه نەبین و ئەڵڵا تەعالە لێمانی قبول کردبی و ئەرچی سەرشانی خۆمان ئەدا کردبی بەو بۆنەیەوە جارێکی تر خەڵکەکەمان ڕاگەیاندبیتن و ڕاستیەکانمان ڕوون کردبیتەوە. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين.